بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان ئەو پرسەی کە ماوەیەکە حیزبەکانی هەرێمی کوردستانی بەخۆیەوە سەرقاڵ کردو تەنانەت بەوە نەوەستاوە بەڵکو نەتەوەی گرتوەکانیش لەسەر بابەتەکە ڕەئیان هەیە کە دەیانەوێت هەڵبژاردن لە ئانوساتی خۆی و بە زووترین کات لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە ماوەکەی بەسەر چووە بە شێوەی یاخود تەمەنی پەرلەمان درێژ کراوەتەوە لە ماوەی ئەم چەند مانگی کە لە بەردەستیدایەتی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام بدات. تا ئێستا لایەنەکان لە هەرێمی کوردستاندا ناڕازی نین کە هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام ناڕازین لە کۆمەڵێک خاڵدا یاخود لە کۆمەڵێک بڕگە و بابەتدا ڕاوبۆچوونەکانیان یەک ناگرێتەوە. ئەویش یاسای هەڵبژاردنەکانە ئەو سیستمەیە کە هەڵبژاردننی پێنجام دەدرێت لە هەرێمی کوردستاندا. دیارێکیتی نیشتیمانی کوردستان کە یەکێکە لە حیزبە سەرەکیەکان ڕای وایە و پێی وایە کە هەڵبژاردن پێویستە سیستمەکەی گۆڕانکاری بەسەردا بکرێت و یاساکەی هەموار بکرێتەوە. ئەویش ئەو سیستمە بەکار بهێنرێت کە سیستمی چەند بازنەیە فربازنەیەکە لە هەڵبژاردننی عێراقدا بینیمان ساڵی ڕابردوو ئەنجامدرا. لەسەرم بابەتە گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێز حەیدەر نیعمەت کە بەڕێزیان بەپرسی مەڵبەندی شارە زورن لە سلێمانی و ڕاستەخۆمیانمان دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوە دادەکەین کاک حەیدەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ یەکیتی نیشتیمانی کوردستان و هەروە پارتی دیموکراتی کوردستان وەکو لێپچراوانی هەڵبژاردن لە کۆبوونەوەدان ئەمێ بزانم یەکیتی نیشتیمانی کوردستان لەسەر هەڵبژاردن ڕای چییە؟ زۆر سواز بۆم دەرفەتەوە ڕاستکردنەوەیکیش بۆ جەنابە من حەیدەر نیعمەت لە پرسیاری بەشی هەڵبژاردننی مەڵبەندی شارە زورم. سواز بۆم دەرفەت و سواز بۆ کەناڵی خۆشەویستی کورسات نیوز. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو و لە ئێستا و لە ئایندەیش هەموو ئەو مبادرانی کە کراوە هەموو ئەو مبادرانی کراوە کە بووەتە هۆکار بۆ ئەوەی هەڵبژاردنەکان لە کوردستانە هەر لە ئەنجومەنی شارەوانیەکانەوە لە ئەنجومەنی پارێزگاکان لەوەی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان بکرێ و دوان نەخرێ پرۆسەی دیموکراسی لە کوردستان نیشانەی پرسیاری لەسەر دروست نەبێت کە نیشتیمانی کوردستان مبادرەی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردنە لە کاتی خۆیان، بەڵام کاتێک لەگەڵ هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر کۆمەڵانی خەڵکی کوردستان هەبێ نوێنەری ڕاستەقینەی خۆیانی لێ وەردیاری بکەن. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو داواکاریانەی هەمانە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان نیە و لە بەرژەوەندێکی نیشتیمانی کوردستانی و بەس. ئەو داواکارانی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمانە لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، لە کارەکردنەوەی کۆمیسیۆن، لە هەڵبژاردن بە شێوازی 4 بازنەی بۆ هەر پارێزگایەک بازنەیەکی هەبێت و لەوەی کە تێبینیمان لەسەر دانانی کۆتاکانەیە تەنها ئامانجمان خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکان. لێرە ئەومان خوێندوتەوە لە هەڵەبجەی شەید ئەگەر لە گوندێک هاوڵاتیەک دەنگیدا نوێنەی ڕاستەقینەی خۆی دیاری بکات ناکرێت لە گوندێک لە هەڵەبجەی شەید لە هەڵەبجەی کۆڵانێک گەڕێکێک لە سنووری مەڵبەندی شارە زورە هاونیشتمانێک دەنگ بدا بەڵام لە پارێزگایەکی دیکە نوێنەرایەتی بکرێت و ئەگادار نەبێت لە داواکاری و تەڵەبیاتی ئەم هاوڵاتی ئێمە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم داواکاریانە هەیەی بۆ سەرخستنی ئەزموونی زیاتری هەرێمی کوردستانە سەرخستنی زیاترێتی ئەژینات نەترسمان هەڵبژاردنەیە و نە ڕێگر و لەم پەریشی لە ئەستەر ئەنجامدانی، بەڵام تەڵەبیاتمان بۆ خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکێ کە خەڵک نوێنەراتی ڕاستەقینەی خۆی دیاری بکات. بەس خاڵی ناکۆک چییە لەسەر ئەم داوایانەی یەکێتی؟ بۆچی لایەن هەیە کە ئەم داوایانەی یەکێتی پێپەسەندێ بۆم هەڵبژاردن یاخود جۆرێک لە دواکەوتن لە نێو هەڵبژاردندا دروست بە بۆ هەم خواستی؟ ئێمە لە عێراقا ژین، هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێکی تر یاسا لە عێراقا یاسا هەڵبژاردنەکان هەموارەکرێتەوە. چۆن شەقام داوای بکات، چۆن ویستی خەڵک داوای بکات ئاگۆڕدرێ. لە هەرێمی کوردستان ئەمە نییە، دیارە بەرژەوەندی کۆمەڵانی سیاسی تیاکە ئەمە نییە، بەڵام لە یاسایەکی نیشتیمانی کوردستان و سیاسەتێکی نیشتیمانی کوردستان هاودەنگی لەسەرە. ئێمە لە 18 لە دەستگای هەڵبژاردنێکی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە کراوە دانیشتن کراوە بزوتنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری هاوڕای ئەو تەڵەبیاتانێکی ئێمە هەمانە، چکە ئەوە ئێمە داوامان کردو لە بەرژەوەندی هەموو لایەنە سیاسیەکانە کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە یاساکە وار بکرێتەوە خەڵک نوێنەتی ڕاستەقینەی خۆی بکات. باشە لەگەڵ ناشکرێ سەبارەت بە سیستمی هەڵبژاردنەکان کە چنێکە لە هەرێمی کوردستانی یەک بازنەی جێبەجێ دەکرێت لەسەر ئەم سیستمی ئەوڵ ئێمە تێبینیمان لەسەر و سیستەمایە ئەو سیستەمە وای کردووە لە پارێزگایەکە ئەگەر 24 کورسی بەرکەوێت 34 ئەندام پەرلەمانی ئێستا لە پارێزگایەکە ئەگەر 10 ئەندام پەرلەمانی بەرکەوێت 2 ئەندام پەرلەمانی ئەندام پەرلەمانێکی ئەمە حەقیقەت نییە، بە حەقیقەت دادوەری نیەت هەیە.
هەر پارێزگایەک بە ڕێژەی ژمارە دانیشتوان و ژمارە دەنگدەری خۆی بە نوێنەراتی خۆی بە لە پەرلەمانی کوردستانە بابەت ئەو نوێنەراتی خۆی بەدەم تەڵەبیات و داواکاریەوە بڕوا بەدەم کەموکورتی ئەو سنوورەوە بڕوا ئێمە تێبینیمان لەسەر ئەم یاسایە ئەگەر ئەم یاسا هەموار بکرێتەوە بکرێ بە 4 بازنە بۆ هەر بازنێک وەر پارێزگایەک بە پێی ژمارە دانیشتوان ژمارە دەنگدەری خۆی کورسی بۆ دیاری بکرێ خەڵکی نوێنەراتی حەقی خۆیەکە ئەو نوێنەرەکەنیێتە پەرلەمانی کوردستان نوێنەری ئەوە بێ بەیانی ئەگە تەڵەبیاتێکی بە کێشە گرفتێکی بێ مشکلەیەکی بێ لە سنوورەکەی خۆیان لەڕێی ئەو نوێرەوە تەڕحیەکە شوێنمانەیە لەم کوردستانی نوێنی لە پەرلەمانی کوردستانە نیە شوێنیشمانەیە بەرامبەر بۆ قەبارەی کە پێویستە نوێنەراتی بێ دوو بەرامبەر و نوێنەراتی لە پەرلەمانی کوردستانە ئەم نەعەدالەتی وای کردووە من هۆکارێکی سەرەکی ساردبوونەوەی خەڵکیش لە دەنگدان بۆ مەجێڕمەوە من نمونەیەکی بەسیتی ببێنمەوە لە سنووری ماڵبەندی ڕێخستنی شارە زۆری ئێمە 205,000 کەس مافی دەنگدانی هەیە 71,000 کەس بەشداری هەڵبژاردننی کردووە لە ساسی 5 خەڵک سارد بۆ تۆ لەوەی کە نوێنەراتی ڕاستەقینەی بۆ دیاری ناکرێ دەرفەت و لەمپەر دەرفەتی بۆ ناڕەخسێ ئەو نوێنە ڕاستەقینەی کە خۆی ویستی لەسەرەتی بینێتە پەرلەمانی کوردستان بۆی بەشداری ناکە ئەگەر ئێمە ئەو دەرفەتەمان ڕەخسان بە پێشماری دانیشتوانی قەزا و ناحێ و پارێزگاکان کورسەکانمان دابش کرد هەڵبژاردنێکی پاک و خاوێن و بێگردمان کرد و تۆماری دەنگدارمان پاک کردەوە ئەو کاتە خەڵک من دڵنیام دوو بەرامبەر بەم ڕێژەی سەبەشدار بژارد نکاتونی ڕاستەقین خۆی دیاریەکە تێبینی ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان هەمان ئەو سیاسەت و استراتیژی ئێستا کە جنای مام جەلال پێشتر پیادی کردووە هەموو ئیش و کارەکانێکی بۆ خزمەتی کۆمەڵای خەڵکی کوردستان بوو هەموو داواکاریەکانی بۆ خزمەتی کۆمەڵای خەڵکی کوردستان بوو و بگرە زۆرجار باجیشمان داوێمە بەڵام وتمانە باتم کۆمەڵای خەڵکی کوردستان پێی مرتاحن پێی خزمەتیان پێگامە پێمان ئاسایە ئێستا سەرۆک پاڤڵ هەمان سیاست پیادەکە و هەمان تەڵەبیات و ویستی شەقامە ئێمە داوایەکەین داواکاریی شخصی یەکێتی نییە لە بەرژەوەندی خۆی داواکاری یەکێتی و هەموو لایەنەکانی تر ئەوەیە ئەم تۆماری دەنگدارانە پاک بکرێتەوە ئەم بازنێ بژاردنە شوازە نەمێنێ هەموو کەسێک نوێنەراتی ڕاستەقینەی خۆی بکاوە لە ڕێ ئەو نوێنەراتی ڕاستەقینەی خۆی قورسایەکی زیاتر بە پەرلەمان بدرێ و قورسایەکی زیاتر بەسەر ژێر ناوچەکانی هەرێمی کوردستان بدرێت و نوێنەراتی ڕاستەقینەی بێت و تەڵەبیات و داواکاریەکانم کاتە شوێنی خۆی ئیشی لەسەر بکرێت بە بەردەوامی ئەو دروشمەی کێکێتی نیشتیمانی هەڵی گرتووە لە سەردەمی سەرۆک مام جەلالەوە تا ئێستای ژەوەیە کە پێکاتەکان لایەنی سەرەکین پێکاتی سەرەکین لە نێو هەرێمی کوردستانە ڕێز لێگیراون پێویستە مافیان پێ بدرێت سەبارەت بە کورسی پێکاتەکان سەبارەت بە پێکاتەکانێکێتی نیشتیمانی کوردستان ڕای چیە چونکە ئەمەیەکێکە لەو پرسیارە بە بەردەوامی تەرحەکرێ ئێمە هەر لە دیاریکردنی ئەو کورسیانەی بۆ پێکاتەکان دیاریکراوە ڕۆڵێکی تایبەتمانە بووە جنای مام جەلاوێکی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی تایبەتیەوە حقیقەت کە دیاریکراوە حەقی خۆیان بدرێت سیاسەتی ڕوونی ئێمە ئەوەیە ئەم پێکاتانە خۆیان نوێنەراتی خۆیان بکەن خۆیان نوێنەراتی خۆیان بکەن ئێستا خۆیان ئێستا ئەگەر کاتێک خۆیان نوێنەراتی خۆیانەکەن لە هەڵبژی شەیدا لەم پێکاتانە هەیە لە سلێمانی لەم پێکاتانەیە لە ئەولێر لەم پێکاتانە لە دوو لەم پێکاتانەیە کورسەکان با تەوزیع کرێ هەرێکی لەو پێکاتانە تۆماری تایبەت بە خۆیان هەبێ نوێنەراتی خۆیان بکەن ئەوانەی کە دەنگیان پیادن خۆیان بن ئەوانەی کە دەنگ ئەدەن بە پێکاتە بە ڕێزانەکەمە تەقدیریانێ حرمەتیان لامانێ پاڵپشت پشتیوانیانین خۆیان دەنگ بە خۆیان بدەن ناکرێت من دەنگ بە پێکاتەیەک بدەم نوێنەراتی من بکە کە من لەو پێکاتە نیم ئێمە ئەو تێبینیانەمانەیە بە وردیش لامانە کە کێ دەنگیانەتەوە چێ ژیانێتە پەرلەمانی کوردستان و دوای سیاسەتەکەش چۆن ڕاستەکە تێبینیمان لەسەر ئەمە هەیە هەر تێبینی ئەمە نێت تێبینی زۆر لایەنە سیاسەکانی تریشە باش کاک حەیدەر دیارە کێشەکان دایمە بە مفاوزات بە گفتوگۆکردن چارەسەر دەبن لێک نزیک بوونەوەی لێک تێگەیشتن ڕوودەدات بەڵام ئەوەی بینیمانە تا ئێستا بەهۆی کۆمەڵێک پرسی دیکەی سیاسیەوە کە لە هەرێمی کوردستانەیە ئەم لێک نزیک بوونەوە دانوستانانە لە نێوانی کێتی و پارتی دانەبووە هەردوو حیزبە سەرەکیەکە لە هەرێمی کوردستاندا ینی بۆچی گفتوگۆکان لەسەر هەڵبژاردن هێندە دواکە و بۆچی ڕێک ناکەوە ئێمە ئەگەر بمانەوێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان بکرێت ویستی لەسەر هەبێ ویستێکی ڕاستەقینە ئەوە نا تۆ بڵێ من لەگەڵ هەڵبژاردنام ڕۆژ دوای ڕۆژ فۆزایەک لە سنوورێکا بنیتەوە ئەمە پێ ناوترێت لەگەڵ هەڵبژاردن بوون ئێمە ئەگەر لەگەڵ هەڵبژاردنین ئەبێ کە شوهەوایەک لەبار بێت هەلومەرجێک لەبار بێت لەم سنوورا هەڵبژاردنی تیا بکرێت ناکرێت تۆ پارێزگایەک بخنچێنیت و بڵێم لەگەڵ هەڵبژاردنام اقتصادی پارێزگایەک بخنچێت بڵێ من لەگەڵ هەڵبژاردن ئەگەر ئێمە هەمومان لەگەڵ هەڵبژاردنیان لەگەڵ دانیشتنای لەگەڵ گفتوگویان و زۆر ئاسایی شێمە وەکێ نیشتیمانی کوردستان ناترسین هەڵبژاردن داواکەین تۆمارێکی پاک و خاوێنی دەنگدەران هەبێ بۆ داواکەین یاسایەکی ڕێکوپێکی کۆمسیۆن هەبێ بۆ داواکەین بە 4 دایرە بێ هەموو سنوورەکان نوێنەراتی خۆیان بکەن خۆمە داوامان بۆی چێتی نەکردووە بۆ هەموو لایەنە سیاسەکانمان کرد ئەبێ لایەنەکانی دریژ هەمان ئەم بیرو بۆچوونانی ئێمەیان هەبێ و لێک تێگەیشتن هەبێ هەڵبژاردنێکی پاوخایان کرد هەرم کەسێک سەنگی خۆی بزانین چونکە ئێمە وەکوی نیشتیمانی کوردستان سەنگی خۆمان ئەزانین ڕۆژ بۆ ڕۆژ سەنگی ئێمە لە بەرەوباشی و زۆرباشیش ئەڕۆین بە حەقیقەت چونکە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان سەرکردایەتێکی تۆکمەیە و ئیشوکارەکەین خزمەتی خەڵکین کاک پاڤڵ کە لەگەڵ
خوێنکارانی خۆشەویستی زانکۆ دانیشتووە گوێی لێگرتوون بەدەم داواکاریەکانە ڕۆشتووە نەیوتۆ چ لایەنێکی چۆن بیرەکەیتەوە کە دانیشتوو لەگەڵانە خزمەتی عامی کردووە یەکێتی ئەم سیاسەتی هەیە لە هەم ئەو تەڵەبیاتانی کە هەمانە ئەو داواکاریان هەمان ئەمانوێ عامی کوردستان خزمەت بکەین ئەگەر لایەنە سیاسەکانی تریش ئەمە بۆەوە نابێتەوە لەسەر شاشە بڵێ من لەگەڵ بژاردنان بەڵام فۆسایەک بنێتۆ لە سنوورێک و لە پارێزگایەک و لە شوێنێک و لە قەزای لە ناحەیەک ئەگەر لەگەڵ بژاردنان ئەبێ هەمان ڕۆحێتێکی تیانە بێ بۆ لێک نزیک بوونەوە بۆ دانیشتن بۆ گفتوگۆ من خۆشحاڵم حقیقەتە کە ئەمڕۆ دانیشتنە یە دەستگای هەڵبژاردننی ئێمە لەگەڵ دەستگای هەڵبژاردننی پارتی کوردستان دانیشتیانی هیوادارم کەشێکی وا بێتە ئاراوە کە ئێمە مبادرەمان ئەوەیە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت و ئەو داواکاریانی خەڵک جێ بکرێتەوە و نەتیجەیەکی باشی باشە چەند جارێک باس لەوە کرد کە پرسی هەڵبژاردن دێتە ئاراوە لە ناوچەیەکە پێما بەبستە شاری سلێمانی بوو فەوزایەک دروستە بێ پێتان وایە ئەمە دەستکردام کێشانی کە دروستەکرێ ئەو کۆمەڵی کێشەی دروستەکرێ سروشتینی هەلومەرجێک دێنە پێشکە لە بژاردن تیان نەکرێ لەو لای شەمان لەگەڵ بژاردنین ئەگەر ئێمە لەگەڵ بژاردنین بە هەلومەرجێک بێتە پێش کە شوایەک بێتە پێش کە ئەومان بە تەبای داخل بژاردن بین ناکرێتەوە لە فۆزا داخل بژاردن بی حقیقەت باشە کاتەی سە هەلومەرجی ئێسای هەرێمی کوردستان چۆنە بۆ ئەنجامدانی هەلومەرج هەرێمی کوردستان ئێستا لە بارن لەم کاتە ئەبێ هەموو لایەنە سیاسەکان بە پرسیارەتی بکەن بە پێی سەنگ و قورسایی خۆیان ئەم هەلومەرجەیە وەربکرێتەوە و بە حقیقەت ئەم تەڵەبیاتانی کە ئێستا شەقامەیەتی ئەمەی کە ئێستا ئێمە لێرە تەرحێکێنێکی نیشمان کوسان مبادرەی سەرەکە ئیش شەقامی خەڵکە خەڵک لەگەڵەوەی نوێنێتی ڕاستەقینی خۆی بکە خەڵک لەگەڵەوەی دەنگدەرێک لە وڵاتیەک لە هەر گوند و ناحێ و قەزا و شار و شارۆچکەیەک لەگەڵ ئەوەیە نوێنەرێکی ڕاستەقینەی خۆی لە سنووری خۆی بدێتە پەرلەمانی کوردستان ناکرێ من لە ناحەیەک ئەگەر کارەبام نەبێ برادێک لە محافەزەیەکە کە هەرگیز ئەو ناحەی نەدی هەرگیز ئەو شوێنەی نەدی نوێنەراتی من بکە باش کاک حەیدەر دیارە من بە پێی مۆقعەکەم پرسیارکردن نابێ پرسیاری خەڵک بکەین زۆر جارمەمان بیستۆ لە خەڵک بۆچی پێشترێکێتی نیشتیمانی کوردستان داوای نەکردو کام سیستمە گۆڕانکاری بەسەردابێ یانە گەرداوی کردو لە ساڵانی پێشترا بۆچی زۆر جەختی لەسەر نەکرێتەوە کە سیستمەکە بگۆڕێ بۆچی ئێستا داوا دەکرێت لە پەرلەمانی عێراقا ئەم سیستەمە گۆڕاو کراوە بە بازنەکراوە سێ بازنە بۆ سەرکەوتنی بەدەستێناوە خەڵێنەراتی خۆیەکە بە ئێمەش لە عێراق قاژین تاقی کراوەتۆ ئەنجامێکی باشیە بۆ سەرکەوتوو بووە لەوە چێ بۆ پەڵبژاردنێکی تری لە پەرلەمانی عێراق لەمەش باشتر بکرێ لەمە کە ئەم جارە کراو لە دەیدا لەمەش باشتر بکرێ خەیچێکە ئێمەش لە پەرلەمانی کوردستانە دانپەرلەمانەکانی ئێمان زۆر لەوان کەمترە زۆر لە ئێمە 111 دانپەرلەمانمان لە کوردستانایە ئەوان 326 ئەتوانین ئێمە ئاسایی کۆبوونەوەمان بکرێت دانیشتن بکرێت و ڕێکوتنیش بکرێت و گفتوگۆیش دەستە بکرێت و یاساگەش بە هەڵبژاردنی بەڵبژاردنیان وار بکرێتەوە بە پێی ئەم تەتەوراتێکی سەر کوردستانایەتە پێش لە دنیای پێشکەوتنایەتە پێش زۆر ئاساییە جار بۆ جار بە هەڵبژاردنەکان هەموار بکرێتەوە بە پێی ویستی خەڵک چونکە هەڵبژاردن بۆ خەڵکە هەڵبژاردن خەڵک بۆ ئەوەیە خەڵک لێ رازی بێ خەڵک نوێنەتی بکە کە خەڵکی کاتێ مقاتعی هەڵبژاردنەکە لێ رازی نییە لە یاساکە رازی نییە لە تۆمارەکە رازی نییە لە نوێنەرە ڕاستەقینەکەی خۆی نییە کە چێتە پەرلەمان نوێنەراتیەکە لەمە ناڕازیە و مەجبور مقاتعی بکە بەڵام تۆ ئەگەر جار بۆ جار ئەم یاسای هەموار بکرێتەوە لە بەرژەوەندی خەڵک لێ رازی بێت و خیشێکە زۆر ئاساییشە ئێمە گەڵبژاردن بۆ خەڵکەکەین با بە ویستی خەڵک و باڕاستی خەڵک بڕۆین باش هەر باسی خەڵکە کرد دێم و پرسیارێک لە چوارچێوەی خەڵکەوە ئاراسی جەنابەتەکەم کاک حەیدەر لە هەڵبژاردننی عێراق کە ئەنجام درا دوایین هەڵبژاردننی عێراق کە بەشێکی زۆری خەڵک لە سەرتاسەری عێراق لە کۆی هەموو حیزبەکان بایکۆتی حیزبەکانیان کردبوو دڵیان ڕەنجا بوو لە حیزبەکان لە هەڵبژاردن نەدەچوونە سەر سندوقەکانی دەنگدان ئەمێ بزانم لێکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ دەکەم چی کردو بۆ ئاشکردنەوەی لە ئاستی خۆیەوە چی کردو بۆ ئاشکردنەوەی دەنگدەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خۆمان هەیە سیاسەت و استراتیژی خۆمانمان هەیە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک لە ناوچەکەەوە کاک پافڵیش پێ هێساوە بە حقیقەت ئیشی باش کراوە وردەکاریە لەوچی هەندێک وردەکاری پەیوەندی بە حیزبی خۆمانەوەی بۆ خۆمانە بەڵام بۆ خەڵک ئێمە بەرنامانەیە هەموو شەڕی ئێمە بۆ خەڵکە بۆ خزمەتی خەڵکە هەموو داواکاری ئەمە یەک داواکاری شخصیمانیە یەک داواکاریمانی لە بەرێکێتی ئەوەی هەمانە بەس خزمەتی ئەم خەڵکە بکرێت ئەم خەڵکە شایستی زۆر لەو خزمەتی ئێستا زیاترە خزمەتی خەڵک بکرێت و تەڵەبیاتی ئێمێ و بەرنامەیشمانەیە مبادرەمانەیە قسەمانەیە لە کۆڕکۆبوونەکانش تەرحمان کردووە بە داداچوونی بۆەکەین ئەوەی تەڵەبیاتی خەڵک بێ و ئەوەی بابەتی خەڵک بێ و بەلای گرنگ بێ ئەمە تەڵەبیات و داواکاری ئەمەی باشە کاک حەیدەر ئێستا چی ڕێگرە لەوەی کە ئەم بڵبژاردن ئەم سیستمی گۆڕانکاری بەسەردا بێت و یاساکە هەموار بکرێتەوە دیارە خەڵکی کوردستان نەزانێت ئێستا ڕێگرەکان چیان ئێمە زۆر ئاسایی هەموو لایەنە سیاسیەکان خاوەنیم هەریەمەن زۆر ئاسایی ئەمە یاسا بە هەمار بکرێتەوە زۆر ئاسایی با بکرێت بە چوار بازنی هەڵبژاردن و بە پێی ژماری دانیشتوان هەر کەسێک ژماری دانیشتوانی چەند ژماری دەنگدەری چۆنە کورسی خۆی بە دیاری بکرێ و زۆر ئاساییە تۆمارێکی پاک و خاوێنی دەنگداران هەبێ ئەگەر لە ئێستا فریاش ئەوە نەکەوین تۆماری هەڵبژاردن
پاکەینەوە تۆ کۆمسیۆنی عێراقمان لە بەردەستای تۆماری پاوخایانە باو بەکاربێت تویشی لەسەر بکرێت خەڵک لەمە ڕازیە بێ و خەڵک بەمەش ئەتوانین نوراتی ڕاستەقینی خۆی بکە و جار و دووجاری ئایندەیش خەڵک زیاتر بەدەمانەوە بێ. باشە دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئێستا لە کۆبوونەوەدان و پێشما بێت وردەوردا دانیشتن گفتوگۆکان بە کۆتایی دێت ئەمێ بزانم ئەگەر لەم دانیشتە نەگەشتن خوا نەخواست نەگەشتنە ڕێکەوتن بەکوێکێتی نیشتیمانی کوردستان دەرگاکانتان ئاوەڵات دەبێت مبادرەکانتان بەردەوام بێت بۆی گفتوگۆی دیکە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان حیزبەکانی کێش هەباشیەوە ئێمە حیزبەکانی کێش هاوڕان لەگەڵمانە ئەمە کە پێیان باسم کرد بۆ جەناب هەژدە یەک دانیشتوین دەستگای هەڵبژاردن برادرانی یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی دادگەری بسوتنەوەی گۆڕان هاوڕای ئێمن ڕێکوتنمانێ واژوومانەیە ئەو داواکارانی کە هەیە بۆ بەرباشترکردنی ئەزمموی دیموکراسی لە کوردستانە داواکاریانەیە ئیشەڵا لەم ڕۆژ کە ئەو دانیشتنەوە کرد و دەستگای هەڵبژاردننی دەستگای هەڵبژاردننی پارتی کوردستان لە کۆبوونان من گەشتبینم نەتیجەیەکی باشی بێ نەتیجەیەکی نەبێمە دەرگا داناخی قەت یەکێتی شوانی کوردستان هەموو کاتێ باجی بە بەرژەوەنیەکانی خۆیدا لەبەر خەڵک دەرگایشمان واڵایە و ئەگەن نەتیجەش و نەتیجەشی ئەبێت و ئەبێ بەو شێوازە بێت کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە مەڕازی بێ هەڵبژاردن ئێمە بۆ ناوبانگی کوردستانەکەین بۆ خەڵکێکین ناکرێ هەڵبژاردننیە بکەین ناوبانگ بخێنە ژێر پرسیار کاتە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نێوشیانە ئەمریکا خواستەکانی تا چەند لە بەرچاو گیراوە نێودەوڵەتی ویستی لە ئەو تەڵەبیاتانەی هەیە ئێستا لەگەڵەوەی لەگەڵ بژانێکی پاک و خاوێنایە خەڵک نوێنەتی خواستەکانی بە هەند وەرگیراوە خواستەکان باندوەریگیرە بەڵێ باشە کاک حەیدەر دەبێت دەمە بکەمە دوا پرسیار کە هیچ مەرجێکی نوێ دەبێت بۆ هەڵبژاردن لەلایەن و هەڵبژاردن دەژبێتە ئەوەی کە ئەو کێشە و گرێکوێری لە نێوانێکی و پارتیدا هەیە وردەوردە وەلا بنرێ گرێکوێرەکان بکرێنەوە ئەگەر هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرێ و تەندروست بێت و خەڵک نوێنەتی ڕاستەقینی خۆی بکە هەموو لایەنە سیاسەکان سەنگی خۆیانە بێ ئەو کێشە مشکلە و ئێستا نابێ ئێستا باڵانسی هێز نییە باڵانسی هێزەکەی سروشتی نییە زۆر تەبیعی ئەگەر هێزێک لای دەنگدەری زۆر بێ هێزی هەیە بێ کورسی زیای بێ ئاسایە بەڵام وانە ئێمە پێدا ئەگرین لەسەر هێڵبژاردنێکی تەندروست بکرێ هەمووان هێزەکان هەموو هێزەکانی کوردستان سم قورسایی خۆیانە بێ بۆ کەمانەتوانێت بۆ کورسیانش کە بۆ کۆتا دانراوە پێمان ئاساییە نوێنەراتیکی خۆیان بکەن بە ڕێکوپێکی و هەموو هێزە سیاسەکانی کوردستان سم قورسایی خۆیانە بێ ئەگەر هەموو لایەنە سیاسەکانی کوردستانیش هەڵبژاردنێکی پاک و خاوێن سەنگ و قورسایی فعلی خۆیان بۆ دەرکەوت ئەو کێشە مشکلانی ئێستەیە دووبارە نابێت. بەڵێ کاک حەیدەر زۆر سپاس دەکەین کە لێرە ئامادەبووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز حەیدەر نیعمەت لێپرسراوی بەشی هەڵبژاردننی مەڵبەندی شارە زۆر بۆی کە لێرە ئامادەبووی ماندوو نەبی.